بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيد الأولين والآخرين والمبعوث رحمة للعالمين، نبينا وحبيبنا وقائدنا محمد وآله وصحبه وسلم أجمعين. ئەمە دەبوانی بەڕێز و خۆشەویست مامۆستایانی قەدرگران، تێکڕایی میوانە بەڕێز و خۆشەویستەکان، سڵاوی خوای گەورە لە هەموو لایەکتان بێت. زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونی بەڕێزتان لەم ئاهەنگە شکۆدارە، ئاهەنگی پێدانی مۆڵەتی زانستی بە کۆمەڵێک لە فێرخوازانی زانست. یاخوا بەخێر بێن و هەموو هەنگاوێکتان خوای پەروەردگار بیکا بە توێشوو بۆ پاشە ڕۆژتان. بەڕێزان، سەرەتای ئاهەنگەکەمان بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ دەکات لەلایەن مامۆستا هێمن ئەحمەدەوە. با جەنابیان بفەرمون. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا إذا تناجيتم فلا تتناجوا بالإثم والعدوان ومعصية الرسول، وتناجوا بالبر والتقوى، واتقوا الله الذي إليه تحشرون. إنما النجوى من الشيطان ليحزن الذين آمنوا وليس بضارهم شيئا إلا بإذن الله، وعلى الله فليتوكل المؤمنون. يا أيها الذين آمنوا إذا قيل لكم تفسحوا في المجالس فافسحوا يفسح الله لكم، وإذا قيل انشزوا فانشزوا يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات، والله بما تعملون خبير. يا أيها الذين آمنوا إذا ناجيتم الرسول فقدموا بين يدي نجواكم صدقة، ذلك خير لكم وأطهر، فإن لم تجدوا فإن الله غفور رحيم. أأشفقتم أن تقدموا بين يدي نجواكم صدقات، فإذ لم تفعلوا وتاب الله عليكم فأقيموا الصلاة وآتوا الزكاة وأطيعوا الله ورسوله، والله خبير بما تعملون.
خی گەورە پاداشتی بەڕێز مامۆستا هێمن باتەوە. بەڕێزان و خۆشەویستان، دیارە ئەم مامۆستا بەڕێزانەی کامڕۆ مۆڵەتی زانستی یان پێدرێت چوار جۆرن، چوار مامۆستایی بەڕێز ئەو مۆڵەتەیان پێدات. مامۆستایان دیارە لە هەندێکیان لە شاری چەمچەماڵ و دەوروبەری خوێندویانە، هەندێکیان لە شارە زۆر و محافەزەی هەڵەبجە، هەندێکیشان لە سلەیمانی و دووکان و دەوروبەری دووکان خوێندویانە. بۆیە پێمان باش بوو ئەم مامۆستایانە هەر هەمویان یەک ئاهەنگیان بۆ بکەین و بە یەک جار ئەو مامۆستا بەڕێزانە مۆڵەتیان بینێ، بۆیە ژمارەی مامۆستایان تۆزێ زۆرن. دیارە مامۆستایانی بەڕێز کە مۆڵەتیان پێدرێ، هەندێکیان تەنها مۆڵەتی ئیمامەتیان پێدرێ و هەندێک لەو مامۆستا بەڕێزانە مۆڵەتی ئیمامەت و خەتابەتیان پێدرێ، هەندێکی تر لەو مامۆستا بەڕێزانە مۆڵەتی ئیمامەت و خەتابەت و تەدریسیان پێدرێ. لەگەڵ ئەوەشدا و مامۆستا بەڕێزانە 6 ساڵ لای ئێمە لە ئامادەی عەبدوڵای کوڕی عومەر بێجگەلەوەی تەواویان کردووە، لە خزمەت مامۆستایانی بەڕێزیشدا لە دەورەیەکی یەک ساڵیدا دەرسیان خوێندووە. خۆشەویستانم، ئێستەش وتەی بەخێراتنی مزگەوت و ئاهلی مزگەوت لەلایەن بەڕێز مامۆستا فاتح ئیمام و خەتیبی مزگەوتەوە با بفەرمێن. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست، السلام عليكم ورحمة الله وبركاته. بەناوی خۆم و سەرجەم نوێژخوێنانی مزگەوتی حاجی جەلالی پوشێنی، دانیشتوانی گەڕەکی کازیوەی خۆشەویست، بەخێرهاتنی ئەم هەموو دەم و چاوە جوان و نورانیانە دەکەم. یەخوا بەخێر بێن سەرسەر و سەرچاومان. خۆشحاڵتان کردین، ئەو شەرەفەتان پێبەخشین کە ئەمڕۆ ئەم ئاهەنگە جوانە، ئەم ئیجازە پێدانە بە کۆمەڵێک مامۆستای بەڕێز و خۆشەویست کە زۆربەیان چەندین ساڵە خەریکی ئیمامەت و وتاردانن لە مزگەوتەکانی کوردستان. ئەم شەرەفەتان بەخشی بە مزگەوتەکەی ئێمە و بە گەڕەکەکەی ئێمە. سوپاسی یەکە بە یەکەتانەکەین، سوپاسی ئەوەتانەکەین کە بەڕاستی لێرەدا ئەم شەرەفەتان بەخشی بە ئێمە. خۆشەویست و بەڕێزەکانم، ئەم جۆرە مەجلیسانە مەجلیسێکی مبارەک و گەورە و پیرۆزن. لە هەر شوێنێک ئەم جۆرە کارانە ئەنجام دران، حەق وایە بەبێ دەعوەتیش ئێمە بەشداری تیا بکەین. زۆر جار بەڕاستی دەبیستین دەڵێ دەعوەت نەکرابووم بۆیە نەچوومە ئەو شوێنە. ئەم جێگەیە پێویستی بە دەعوەت نییە، ماڵەکە ماڵی هەمومانە. مزگەوت جێگەی کۆکردنەوەی هەموو بۆچوونەکانە، هەموو تەوەجوهەکانە، هەموو جیاوازیەکانە. لێرەدا دەتوانین هەمومان بە یەکەوە کۆبینەوە، دەتوانین هەمومان بە یەکەوە دەردەدڵی خۆمان بکەین، دەتوانین بە یەکەوە چارەسەری کێشە و ناڕەحەتی مشکلەکانمان بکەین. من جارێکی تر بەخێرهاتنتانەکەم. یەخوا بەخێر بێن سەرسەر و سەرچاومان، خێرتان هێنابێ و بە خێریشەوە بڕۆنەوە ئینشاءالله. و لێرەشەوە پیرۆزبایی لەو پۆلە برا جوانە بە ئەزمونانم ئەکەم کە ئومێدەکەم ئینشاءالله ئەوانیش وەکو سەرجەم مامۆستایانی تر مزگەوتەکان ئاوەدان کەنەوە بە حکمت، بە وتاری جوان، بە ئامادەبوونیان لە مزگەوتەکاندا. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. خی گەورە پاداشتی بەڕێز مامۆستا فاتح باتەوە بۆ وتەکەی. بەڕێزان، ئێستاش گوێبیستی وتەی بەخێرهاتن دەبین بە ناوی مامۆستایان و فێرخوازان و لیژنەی سەرپەرشتیارەوە لەلایەن بەڕێز مامۆستا مەلا مەحموودی ئازادیەوە. با بەڕێزیان بفەرموون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان. بەڕێزان، ئامادەبوانی ئەمە هەنگە پڕشکۆیە کە پێدانی مۆڵەتی پێشنوێژی و وتاربێژی وانە وتنەوەیە با پۆلێک لە فەقێکان
السلام عليكم ورحمة الله وبركاته. برز مامۆسا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی، بەڕێزان مامۆسایانی سەروەر، نوێنەری بەڕێوەبەرایەتی ئەوقاف و یەکێتی زانایانی ئاینی و نوێنەری دام و دەستگا حیزبی و حکومیەکان، ڕیسپی و پیاماقوڵان، ئامادەبوانی بەڕێز لە ناخی دڵەوە بە گەرمی بە خێرهاتنی بەڕێستان دەکەین و سوپاسان دەکەین بۆ ئەم ئامادەبوونەتان لەم ئاهەنگە پیرۆزەدا. بەڕێزان، لە ئاینی پیرۆزی ئیسلامدا گرنگی و بایەخی و تایبەتی بە زانست و زانیاری دراوە و هەمیشە خاوەن زانستەکان چرای ڕووناک کەرەوەی کۆمەلگا بوون. خوای پەروەردگار پلەی تایبەتی بەخشیوە بە خاوەن زانستەکان، وەک دەفەرمێت: يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. وأوانەی زیاتر لە خوای پەروەردگار دەترسن، سنوورەکانی دەپارێزن، خاوەن زانست و زانیاریەکانن، وەک لە قورئاندا هاتووەوە فەرمێت: إنما يخشى الله من عباده العلماء. و پێغەمبەری پێشەوامان عليه الصلاة والسلام هەمیشە هاندەر و پاڵنەری هاوەڵان و شوێنکەوتوانی بووە بەگشتی بۆ فێربوونی علومی شەرعی و بۆ بوونە پێشەنگ. بۆیە پێغەمبەری خۆشەویست و پێشەوامان دوعا بۆ ئیبن عەباس خوا لێیان ڕازی بێت دەکات، دەفەرمێت: اللهم فقهه في الدين وعلمه التأويل. بۆیە گرنگە مرۆڤی موسڵمان لە ژیاندا بەشێک لە کاتەکانی تەرخان بکات بۆ وەرگرتنی زانست و زانیاری بەسوود. هەر وەک وتراوە: كن عالما أو متعلما فلا تكن ثالثا فتهلك. لەم ڕوانگەیەوە لە نێو کۆمەڵگەیەکی موسڵمانی وە کوردستاندا پێویستە هاوڕی جدی لە زانست بدرێتەوە، بە تایبەت گرنگیدان بە حوجرە و فەقێ و خزمەتکردنیان. ئەگەر دیراسەی مێژووی گەلەکەمان بکەین، هەموو سەرکردە و کەڵەپیا و زانا و ناودارەکانمان دەرچووی مزگەوت و حوجرەکان بوون کە ئەوە جێگای شانازیە و ومێد دەکەین بە هەموو لایەکمانەوە هەوڵ بدەین حوجرەکان زیندوو بکەینەوە و ڕۆڵەکانمان بنێرینە حوجرەکان لەسەر دەستی مامۆسایانی شارەزا فێری زانستی شەرعی ببن. لە کۆتاییدا جارێکی تریش بە خێراتنی گەرمی هەموو لایەکتان دەکەین و پیرۆزبایی لە تەواوی ئەو مامۆسا بەڕێزانە دەکەین کە ئەمڕۆ لەم ئاهەنگە قەشەنگەدا تاجی زێڕینی مەلایەتی دەخرێتە سەرسەریان و ئومێد دەکەین ببنە شرای زانست و زانیاری لە کوردستاندا. والسلام عليكم ورحمة الله وبركاته. خی گەورە پاداشتی بەڕێز مامۆستا مەحموودی ئازادی باتەوە. ئامادەبوانی بەڕێز، ئێستش ئاهەنگەکەمان ڕازاوەترەکەین بە وتەی جەنابی مامۆستا عەلی باپیر بە ناونیشانی ڕۆڵی زانایانی کورد لە چاکسازی و گۆڕانکاریدا. فەرموو جەنابی مامۆستا، خوا بەخێر بیت. السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. سرتا دەستخۆشی دەکەم لەو قوتابخانە شەرعیانە و لەو مامۆستا وانە بێژانە کە پۆلێک مامۆستا و پۆلێک لە کەسانێکیان بۆ پەروەردەکردوین بۆ پێگەیاندوین کە ژمارەیەک لە مینبەر و میحرابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوەدام بکەنەوە. و پیرۆزباییش لە هەموو ئەو برا مامۆستایانە دەکەم کە ئەمڕۆ ئەو ئیجازەنامەیان پێدەدرێت چی هی پێشنوێژیکردن، چی هی پێشنوێژی وتار بێژی و چی وێڕای ئەوە هی وانە بێژیش.
بەڕێزان من قسەکانی خۆم لە دووسێت تەوەردا بۆ ئێوە خولاسە دەکەمەوە کە ئایا مامۆستایان چه ئەرکێکیان لەسەر شانە و دەبێت چ ڕۆڵێک بجێڕن لە پاکسازی و چاکسازی تێداکردنی کۆمەلگاکەیان. سەرەتا بەوە دەست پێ دەکەم زانای ئیسلام بە چێ دەگوترێ. خوا سبحانه وتعالى لە ئاەتی 29 تاکو 32 لە سوورەتی فاتر بۆمان پێناسەی ئەو کەسە دەکا کە پێی دەگوترێ زانا شارەزا لە دیندا پێشەوا بۆ مسلمانان. دەفەرمی إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور ليوفيهم أجورهم ويزيدهم من فضله إنه غفور شكور والذي أوحينا إليك من الكتاب هو الحق مصدقا لما بين يديه إن الله بعباده لخبير بصير ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات بإذن الله ذلك هو الفضل الكبير. بەڕێزان ئێمە بۆ پێناسەی هەر شتێک و بۆ زانینی هەر حەقیقەتێک لە دینداریدا و لە دنیاداریدا دەبێت بگەڕێنەوە بۆ قورئان بۆ فەرمایشتی خوا سبحانه وتعالى کە سەداسەت متمانەمان پێی هەیە کە ئەوە خوا فەرموویەتی و بەقەد نووکی دەرزی کەم و کوڕی تێدا نییە. خوا ئەوە پێناسەی زانایانمان بۆ دەکات. دەفەرمێ ئەوانەی کە کتێبی خوا دەخوێننەوە یەکەمین مەرج و یەکەمین صیفەت بۆ پێشەوای ئیسلام بۆ زانای ئیسلام بریتێ لە ئاوێتەبوونی لەگەڵ کتاب اللهدا لەگەڵ ئەو وەحیەی کە خوا دای بەزاندۆ بۆ سەر دڵی مبارەکی پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم. ئەوانەی کتێبی خوا دەخوێننەوە وأقاموا الصلاة نوێژ بەرپا دەکەن وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية ولەوەی پێمان داون بە پەنهان و بە ئاشکرا جارێ پێویست دەکا بە پەنهانی ببەخشن جارێ پێویست دەکا بە ئاشکرا ببەخشن. ئەوانە يرجون تجارة لن تبور بە ئومێدی بازرگانی و سەودایەکن کە زەرەری تێدا نییە مامەڵە لەگەڵ خوا زەرەری تێدا نییە. دوایی دەفەرمێ ليوفيهم أجورهم ويزيدهم من فضله بۆی پاداشتەکەیان بداتەوە و لە بەخششی خۆی بۆیان زیادکە. زانای ئیسلام بێزگە لە خوا چاوەڕوانی لە کەسی دیکە نییە کرێکاری خوایە بەندەی خوایە و پاداشی لەسەر خوایە هیچ چاوەڕوانیشی لە کەس نییە نە لە خەڵک و نە لە حکومەت و نە لە حیزب و چاوەڕوانی لە خوا هەیە. هەموو پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام لە سوورەتی شوعەرادا خوا باسی ژمارەیەک لە پێغەمبەران دەکات نوح و هود و صالح و لوط و شعیب صلاة و سلامی خوایە لەسەر بێ هەمویان یەک وشە دووبارە دەکەنەوە وما أسألكم عليه من أجر إن أجري إلا على رب العالمين. هیچ پاداشتێکتان لێ داوا ناکەم پاداشتم تەنیا لەسەر خوای پەروەردگاری جیهانیەکان. يرجون تجارة لن تبور ليوفيهم أجورهم خوا پاداشتەکەیان بە تەواوی دەداتەوە ويزيدهم من فضله لە بەخششی خۆی بۆشیان زیاد دەکات. جا بەخششی خوا سنووری نییە کەواتە ئەو زیادکردنەش سنووری نییە کە خوا بۆ بەندەکانی خۆی بەندە هەڵبژاردنەکانی خۆی ئەوانی کە لەگەڵ کتێبی خوادا هاوڕاز و هاودەمن. پاشان دەفەرمێ والذي أوحينا إليك من الكتاب هو الحق ئەوەی کە لە کتێب بۆ تۆمان دابەزاندووە خوا هەر قورئانی دا نەبەزاندووە کتێبەکانی کەشی دابەزاندوون ئەو کتێبەی کە بۆ تۆمان دابەزاندووە هەر ئەوە حەقە هو الحق يعني حق لغير ئەوەدا نییە حەقێک کە بتەوێ پێی بگەی بە ڕەزامەندی خوا حەقێک کە بتەوێ پێی بگەی بە بەختەوەری سەرفرازی دنیا و دوا ڕۆژ تەنیا لە قورئاندایە. و پاشان ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە جگە لە پراکتیزەکردنی قورئان لەسەر ئەرزی واقع شتێکی دیکە نەبووە. پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەوەی فەرموویەتی و ئەوەی کردوویەتی و ئەوەی دانی پێداهێناوە هەمووی هەر لە چوارچێوەی قورئاندایە. دوایی دەفەرمێ ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا دوای ئەو کتێبەمان
کە بەو شێوە دامان بەزاندووە کە حەقی مطلقی تێدایە کردمان بە میراتی ئەو بەندانەمان کە هەڵمان بژاردوون کەواتە مامۆستا بەڕێزەکان هەروەها موسڵمانان بەگشتی هەر کەسێک ئاشنایەتی هەبێ بە کتێبی خوا کە مسلمانەتی بەبێ ئاشنایەتی بە کتێبی خوا معنایەکی دیکەی نییە مسلمان دەبێ ئاشنا بێ هاوڵانی بەڕێزی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوا لێیان ڕازی بێ بۆچی باشترین جۆرە مسلمان بوون هاوسەنگترین دینداریان دەکرد باشترین دینداریان دەکرد چونکە دەگەڕان بۆ قورئان و پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام سەرمەشقیان بوو بۆی خوا دەفەرمێ دوایی قورئانمان کردە میراتی ئەو بەندانەمان کە هەڵمان بژاردوون هەر کەسێک ئەهلی قورئان بێ دەبێت زۆر دڵی بەخۆی خۆش بێ زۆر شانازی بەخۆی بکە شانازی بەسەر خەڵکەوە نەکا بەڵام بۆ خۆی زۆر لە دڵی خۆیدا هەست بە منەتباری و قەرزداری خوا بکە خوا نیعمەتێکی پێداوە بە کەسی نەداوە مەگەر ئەوانەی کە وەکو ئەو بەهرەمەندن لەو نیعمەتی ئیمان و ئیسلام و هیدایەت و قورئان بەڵام ئەوانیش هەموو یەک نین فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات بإذن الله خوا زانانیش پۆلێن دەکا ئەهلی قورئانیش پۆلێن دەکا بۆ سێ جۆر هەیە نستەم لە خۆی دەکا بەڵام هەر لە بازنەی بەندە هەڵبژارداوەکانی خوادایە بەس هەیە ستەم دەکا کەم و کوڕی هەیە ومنهم مقتصد هەیە میانجیە نە زۆر پێش کەوتۆتەوە نە زۆریش دواکەوتۆ باشە ومنهم سابق بالخيرات بەڵام هەیە لە چاکەکاندا پێش دەکەوێتەوە پێشکەوتوو ئەو کەسێ لە چاکاندا پێشکەوێتەوە سەرمەشقی خەڵک بێ لە چاکەدا ئەنجا ئەوە دیارە بەخششی گەورە بەخششی مەزنتر هی ئەوانەیە ئەوە وەکو پێناسەی زانایان زانا بەڕێزان کەسێک کە بەڕاستی کە ئەو میراتەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەجێ هێشتووە لای ئەو بێ پیغمبر وای ناو لناو دفرمي إن العلماء ورثة الأنبياء وإن الأنبياء لم يورثوا دينارا ولا درهما وإنما ورثوا العلم فمن أخذ بحظ وافر وكل سنن دهات زانایان میراثگرانی پیغمبران علیهم الصلاة والسلام پیغمبرانیش زێڕوزییان بەجێ نەهێشتووە زانستیان بەجێ هێشتووە هەر کەسێک ئەو زانستە واتە ئەو زانستی کە لە وەحیەوە سەرچاوە دەگرێ ئەگەر نا زانستی عەقڵی خاڵی هاوبەشی بین هەموو مرۆڤەکانە بەڵام زانستی نەقڵی زانستێک کە لە وەحیەوە دێ زانستێکی بێ پەڵە و بێ هەڵە کە وەحی خوایە ئەوە مەبەست پێ ئەو زانستەیە کە پێغەمبەران عەلەیهم الصلاة والسلام دەیکەنە میرات هەر کەسێک ئەو زانستەی بە میرات گرت بێ پشک و بەشێکی گەورەی پێ بڕاوە واللهی هەر کەسێک خۆی بە ئەهلی عیلم بزانێ خۆی بە میراتگری پێغەمبەر بزانێ عەلەیهی الصلاة والسلام خۆی بە جێنشینی پێغەمبەر بزانێ عەلەیهی الصلاة والسلام لە بەرامبەر ئەهلی دنیادا لە بەرامبەر ئەهلی سیاسەتدا لە بەرامبەر ئەهلی تەماعدا خۆی پێ بچووک بێ ئەوە بێڕێزی کردو بە پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام عالم دەبێ متواضع بێ خاچی بێ خۆ بەکەمزان بێ بەڵام دەبێ ئەو نیعمەتەی کە پێی دراوە بە زۆر بە گەورەی بزانێ خۆی بە گەورە نەزانێ بەڵام ڕێبازەکەی و پەیامەکەی و بەرنامەکەی بە گەورە بزانێ بە هیچ شتێکی نەگۆڕێتەوە هەر بۆی خوای پەروەردگار ئەوانەی کە دین دەفرۆشن دەفەرمێ ولا تشتروا بآياتي ثمنا قليلا بآياتكاني من نرخيكي كم مكرد ما بس دواني اگر بنرخي زوري بفروشي باش به يعني اگر همو دنيا بدنا الى برامبر آياتكاني خوا دا هر نرخيكي كم يانداويه آياتكاني خوا لا هيكرون فروشتن نين هي سودا ومعامله بيو كردن نين جا باسی ئەوە بکەین ئەرچی سەرشانی مامۆستایەک زانایەک چییە لە بەرامبەر کۆمەڵگاکەیدا بەڕێزان کاتێک ئینسان دەتوانێت بەرامبەر بەخوا سوبحانە وتەعالا و بەرامبەر بە خەڵک و جەماوەر ئەرچی سەرشانی خۆی جێبەجێکە ئەرچی سەرشانی خۆی بەرامبەر بە خۆی جێبەجێ کردی هەمیشە هەڵس و کەوتەکانی مرۆڤ هەڵوێستەکانی مرۆڤ کردەوەکانی مرۆڤ بەشێکن لە کەسایەتی مرۆڤ مامۆستا دەبێ پێشێ ئەرچی سەرشانی بەرامبەر بە خۆی جێبەجێکە خاوەنی زانستێکی باش بێ و بە هەرچەندە زانستی زۆری هەبێ پێی قەناعەت نەکا هەمیشە هەر هەوڵدا زیاتر پەیداکە وەکو حەدیثەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ منهومانی لا یەشبیعان طالب علم و طالب مال دوو کەس هەن تێر ناخۆن ئەوەی کە بە دوای زانستدا دەگەڕێ و ئەوەش بە دوای ماڵ و ساماندا دەگەڕێ
یعنی زانا دەبێ هەوڵدا لە ڕووی زانیاریەوە ڕۆژ بە ڕۆژ زانیاریەکەی خۆی قوڵتر کا فراوانتری کا چاکتری کا چه زانیاری نەقڵی کە لە قورئان و سونەتدا بەرجەستەیە و کورد هەڵاتووە چه زانیاری عەقڵی دەبێت هەوڵدا ڕۆژ بە ڕۆژ خۆی شارەزاتر کا لە ڕووی تەقواداری و تەزکیەی نەفس و خۆپاک و چاکردنەوە ئەوەی ساڵح نەبێ ئیسلاحی چۆن بۆ دەکرێت ئەوەی ڕاست نەبێ چۆن خەڵکی بۆ ڕاست دەکرێتەوە ئەوەی بۆ خۆی پاک نەبێ چۆن خەڵکی بۆ پاک دەکرێت و پاکسازی بۆ لە کۆمەڵگادا دەکرێت لە ڕووی ڕەوشت و ئاکاری بەرز و جوانەوە عالیم دەبێت نمونەی ڕەوشتی بەرز و جوان بێ تەماشا بکەن پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم خوا کە مەدحی دەکا لە بەرامبەر پروپاگەندەی دوژمنانیدا کە دەیانگوت جادوگەرە و شێتە و پێغەمبەر نییە خوا دەفەرمێ وإنك لعلى خلق عظيم تۆ لەسەر ڕەوشتێکی مەزنی واتە باشترین بەڵگە لەسەر بەدرۆخستنەوەی ئەهلی کوفر کە تۆمەتیان دەدا پاڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە پێغەمبەری خوا نییە ڕەوشتەکەیەتی سەنجی مەحەکی مسلمانەتی بریتێ لە ڕەوشتی بەرز و جوان ئاکاری پەسەند بەتایبەت بۆ عالیم بۆ کەسێک کە جێنشینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کەواتە دەبێت پێشێ بەرامبەر بە خۆمان ئەرشی سەرشانی خۆمان جێبەجێکەین لە ڕووی عیلم و زانستەوە لە ڕووی دینداری و تەقواوە لە ڕووی ڕەوشتی ئاکاری بەرز و جوانەوە لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەکانەوە مامۆستا دەبێ هەوێن بۆ نێو کۆمەڵگا دەبێ هەوێن بێ بۆ نێو خەڵک و کۆمەڵگا دەبێ هەمیشە بەشێک بێ لە چارەسەر پاشان دوای ئەوە ئەوژار مرۆڤ دەتوانێت زانا دەتوانێت ئەرکی خۆی بەرامبەر بەخوای پەروەردگار جێبەجێکە کەی ئینسان دەتوانێت عابیدێکی باش بێ کە دەبێ پێشێ لە دینی خوا شارەزا بێ پێشێ خاوەنی ئیمان و عەقیدە بێ خاوەنی تەقوا بێ ئەمجار بە کەڵکی ئەوە دێ پەیوەندێکی ڕاست و دروستی لە خزمەت خوادا هەبێ دوای ئەوە کە بەرامبەر بە خۆی ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ کرد بەرامبەر بە خوای پەروەردگار عەبدێکی بۆ خوا سوڵحاو بوو باش بوو ئەمجا دەتوانێت لە نێو کۆمەلگاشدا ڕۆڵی خۆی ببینێ و ئەرکی سەرشانی خۆی بەرامبەر بە کۆمەلگا جێبەجێکە بەتایبەت ئەو کۆمەلگای ئێستای ئێمە کە بەداخەوە ئەو پەندە کوردێ بەسەر میلەت ئێمەدا چەسپیوە دەڵێ سەرچۆپی دەدا زگامێشێ بۆ لای کادێنێ دەکێشێ بەداخەوە ئەگەر تەماشای شۆڕشەکانی کورد بکەی خەباتی ڕزگاری خوازیمان هەتا بەدەست ئەوانەوە بووە کە دەرچووی تەکێ و خانەقایەکان و دەرچووی قوتابخانە شەرعیەکان بوون و فرچک دراو بوون بە ئیمان و تەقوا موسڵمانەتی و زانستی شەرعی تەماشا دەکەی هەر لە شیع عوبەیدڵای نەهریەوە بێنە هەر لە دوایی دەپەڕێتەوە بۆ اسماعیل خانی شکاک و بۆ یەزدان شێر و بۆ شێخ سەعیدی پیران و شێخ عەبدولقادر شەمزینان و پاشان شێخ عەبدولسەلامی بارزانی و پاشان قازی محەممەد شێخ مەحموودی حەفید سیاسەتیان کردووە کوردایەتیان کردووە بەڕێک و ڕاستی چەندیان بەدەستەوە هاتووە ئەوە شتێکی دیکەیە بەڵام درۆیان پێ عەیب بووە وعدە خلافیان پێ عەیب بووە خۆ دەوڵەمەندکردن لەسەر حیسابی ملەتیان پێ عەیب بووە پێیان ناشیرین بووە بۆیە خەڵک بەجیان و دڵ لەگەڵیان بۆیە بەڕێزان لەوەتی کە ئەم دەردی پیسی عەلمانیەت کەوتۆتە نێو میلەتەی ئێمە عەلمانیەت یعنی ژین لە دین دا ببڕدرێت دین لە ژین جا بکرێتەوە نەک هەر لە دەوڵەت و حکم و سیاسەت لەو کاتەوە ئەو میلەتەی ئێمە وەزعی بەو شێوە لێ هاتووە کە دەیبینین کۆمەڵێک ئەوە لە سای عەلمانیەتدایە کۆمەڵێک دەبنە ملیارلێر لە حیزب و خزم لەسەر حیسابی ڕەشوڕکردنی خەڵک و جەماوەر ئەگەر ئەوە کوردەواری خۆمان دەڵێن لەوە بترسێ لە خوای ناترسێ کەسێک ترسی خوای لە دڵدا بێ دێنێت حیزب و خزمەکەی خۆی بکاتە ملیارلێر خەڵکیش زەقەی چاوی بێ کەسێکە حیساب بگەڕێتەوە بۆ حەڵاڵ و حەرام بگەڕێتەوە بۆ سورۆرەکانی شەرع ڕێگە بە خۆی دەداشتی وا بکە نەبەخوا بەڵام لە کاتێکدا ئینسان پەیوەندی لەگەڵ خوادا پچڕێ لە خوا دوور دەکەوێتەوە واتە لە دینی خوا دوور دەکەوێتەوە لە حەڵاڵ و حەرامی خوا لە سنوورەکانی شەریعەتی خوا لەو کاتەدایە کە ڕێی بۆ تەخت و ئاچوخ دەبێ چی پێخۆشەوا بکە نەفسی چی دەخوازێ وا بکە نەک خوا چی لێ داوا دەکات ئینسان حاڵی لە دوو لا بەدەر نییە یان دەبێ ئەهلی هودا بێ یان دەبێ ئەهلی هەوا بێ
ئەگەر بە دوای هیدایەت و ڕێنمایی خوا نەکەوت دوای ئەوە ئارەزووی خۆیان خەڵکی دیکە دەکەوێت. جا مامۆستایان ومێدم وایە و مامۆستایانە ئەو ئیجازەنامەیان لێ مبارەک بێ، بەڵام باوە نەزانن کە عیلم لێرە تەواو بووە. ئەوە سەرەتایی وەدەستێنانی عیلمیانە و چەند خەم لە عیلم دەخۆن با زیاتر لەوەش خەم لە عمل بخۆن، علمەکەیان کاری پێ بکەن. وعالم بعلمه لم يعملا معذب من قبل عباد الوثن. ئەهلی تەزکیە و تەسەوف قسەیەکی جوانیان هەیە، دەڵێ جاری وایە عیلم دەبێتە حیجاب. کەسێ عیلمیشی پەیدا کردووە پێی وایە کە لە هەموو ئەوان پەڕیوەتەوە، لە هەموو کەس چاکترە. من لێرە ئامۆژگاری خۆم دەکەم، بۆ خۆشم مامۆستایەک بووم، ئەهلی منبەر و میحراب ئێستاش 5 فەرزە جەماعەت دەکەم و جومعەش دەکەم. ئاگامان لە خۆمان بێ کە چووینە سەر منبەری پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، با پێمان وانە بێ و خەڵکەی لە خوار ئێمەوە قسەیان بۆ دەکەین لە هەمویان چاکترین. مەرج نییە. ئەبوو بەکر خوا لێی ڕازی بێ یەکەم جێنشینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەڵدەبژێردرێ دەفەرمێ قەد ولیت عەلەیکم وەلەست بخەیریکم. ولیت عەلەیکم، کراو بەسەر پەرشتیار بەسەرتانەوە، خۆی نەسەپاندووە، حکمی میراتی و بنەماڵەیی نەبووە، عەسکەرتاری نەبووە، هەڵبژێردراوم بەس خۆتان کراوم بەسەر پرشتیارتان وەلەست بخەیریکم، خۆم لێەوە بە چاکتر نازانم. ئێمەش دەبێ وابین خوا یارمەتیماندا و مامۆستا بەڕێزانە یارمەتیاندا بە لوتف و کەڕەمی خۆی بەرەکەت خاتە عیلمەکەیانەوە. عیلم بە عەمەل بەرەکەتی دەکەوێتێ. و من لێرەشەوە ئامۆژگاریشی دڵسۆزانەیان دەکەم ئەوەی وەدەستیان هێناوە با هەمیشە و عیلمە بڵاوکەنەوە. عیلم کاری پێ بکەی بەرەکەتی دەکەوێتێ، زیاتر دەبێتە مەلەکە و دەشەسپێ و ئیکتیفاش نەکەن بەوەی کە دەیزانن، هەمیشە هەر هەوڵدەن زیاتر شارەزا بن، بەرچاوڕوونتر بن بۆی کە ڕۆڵ و کاریگەریان لە کۆمەڵگادا زیاتر بێ. جارێک کەس پیرۆزبایی دەکەم لە هەمویان. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵی وبەرەکاتوه. خوای گەورە پاداشتی بەڕێز مامۆستا عەلی باپیر بداتەوە بۆ وتەبە نرخەکەی. بەڕێزان، کۆمەڵێک بروسکەی پیرۆزبایی زۆرمان بۆ هاتووە لەبەر کات تەنها ئاماژە بە ناوەکانیان نەکەین. زۆر سوپاس و پێزانینمان هەیە بۆ جەنابیان. بەڕێز کاک حاجی اختیار، حاجی بێسەری، حاجی فارسی بێسەری، سەرۆک عەشیرەتی بێسەری، زۆر سوپاسیان دەکەین. مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی کوردستان، کاک مەلا یاسین سەرۆکی یەکێتی و بەرهێنەرانی کوردستان، کەناڵی ئاسمانی پەیام، لقی زانایانی پارێزگای هەڵەبجە، ڕێکخراوی ماڵی هاوکاران بۆ کاری خێرخوازی، مامۆستا بەرهەم بێستانسووری، کاک کۆخا عومەر تەڕەماری، کاک حەمە سەعید دەمرکان، دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە، دەستگای زانایان و زانستە شەرعیەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان. زۆر سوپاسی هەموو لایەکیان دەکەین. خوای گەورە پاداشتی هەموو لایەکیان باتەوە. بەڕێزان، ئێستایش گوێبیستی هۆنراوەیەک دەبین لەلایەن برای بەڕێز و شاعیرمان کاک شەریف وەرزێر. با جەنابیان بفەرمون. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ. مامۆستایان زانایانی ڕاست و ڕەسەن، تەماشاکەن واریسی کام زات و کەسەن، کوانێ ئەرچی لەوە گەورەتر کامەیە، کوانێ ئەرچی لەوە گەورەتر کامەیە، بارەکەڵڵا لەو پایە و بڕوانامەیە. هەل یەستەوی و یەرفەعی اللایە پایەتان، مایەی خێر و ڕەحمەتی گشتە سایەتان، ئەمما دەبێت داعی ئیلە الله بندەنا، خراب دەقەومێ و پەنا بە تۆ یا ڕەببەنا. ئەرک و پایە و مەقامی زانای ئایینی، پێویست دەکا هەر بۆ خوا بێ ڕەنج و تینی، زانا دەبێ پێشڕە و بێ و ئازا و گیان فیدا، وەک قەندیل بێ لە ڕۆچووی و لە بەرزیدا. زانا نەکەی دین بە دنیا نەگۆڕیەوە،
خۆت نەخەیە ناو زەلکاوی سەرشۆڕیەوە با کردەوەت ئاوێنەیەکی ڕۆشن بێ عەلامە بی دۆڕاوی ڕێگەت لێون بێ پەنا بەخوا زانا هەتڵە بێ لەو ڕێیە ئاشکرایە سەرنجامی بەرەو کوێیە وعالم بعلمه لم يعملا معذب من قبل عباد الوثن زانا بەپایەی زانست و کار و کردار دەبێتە دوند دەبێتە هێما و شۆڕەسوار بڕوا و زانست بەکردەوە گزنگ دەدەن دوانەیەکن بەیەک نابن گیان و بەدەن زانا دەبێ لە ئاسپایە و پێگەیدا بێ بە مەشقەڵی تەقوا و عیلم و حیکمەت ڕابێ لە دڵسۆزی و پەرۆشدا ڕەونەقداتەوە میهرەبانی و محیبەت پەخشکاتەوە کاتێ زانا خاوەن ئیرادە و هیممەتە تاجی سەرە و جێی ئیفتیخاری ئوممەتە خۆرێکە هەر پڕشنگ دەدا بێپسانەوە وەکو تافگە دەڕژێتە نیشتیمانەوە کورد خاوەنی گوڵزارێکە لە زانایان مێژوو دەڵێ بەدەک من هەیە هاوتایان ئەدەبیات و فەرهەنگ و شۆڕش و خەبات یەک بەیەکیان شایەدی ئەو ڕاستیە دەدات تا شوعلەدا خۆری عیلم و مەردایەتی ئەم کاروانە سەرقافڵەیی داوایەتی دەنا چەنجی ڕەشی لادان و توانەوە دەیخاتە بەر سەد بەرداش و پیلانەوە کوردستان و زانایان و کاروانی نور دەستەملانن مێژوو دیارە نزیک و دوور شەڕانگێزان دەوریان دەدەن شەڕانگێزان دەوریان دەن داویان بۆ دانێن کۆڵ نادەن و هەر بەرەو پێش هەنگاو دەنێن شەڕانگێزان دەوریان دەن داویان بۆ وەنێن کۆڵ نادەن و هەر بەرەو پێش هەنگاو دەنێن وەسەلام عەلەیکم ورەحمەتوڵڵاه خوای گەورە پاداشتی برای بەڕێزمان کاک شەریف وەرزێر باتەوە بەڕێزان و خۆشەویستان ئێستەش گوێبیستی وتەیەکە بین لەلایەن بەڕێز مامۆستا نەجمەدینی شەمساواوە بە ناوی یەکێتی زانایان و ئەوقافی سلێمانیەوە با بفەرمێت الحمد لله الذي علم القرآن الحمد لله الذي خلق الإنسان علمه البيان الحمد لله الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له الكريم المنان وأشهد أن محمدًا عبده ورسوله صاحب الفضل والإحسان صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه الكرام آمد بواني خوشويست السلام عليكم ورحمة الله وبركاته بنابي سروشي زاناني عيني سامي كردستان بنابي مكتبي تنفيذي يشتي زاناني عيني إسلامي كردستان ولقي سليماني وببريوبري قشتي أوقافي سليماني وبريوبري أوقافي سليماني پیرۆزبایی لە مامۆستایانی مجیز دەکەم و پیرۆزبایی لە مجازەکانیش دەکەم ئەوانەی کە ئیجازەنامە وەردەگرن. نامەوێ بەڕاستی لێرە سوپاس بۆ خواوەی لێرەیە هەمووی بۆ خۆی لە جێگەی خۆی داخاوەنی حکمە و زانستێکن منیش نامەوێ لێرە حکمەت و زانست بە ئێوە بفرۆشمەوە بەڵکو تەکەم کورد دەکەمەوە و دەڵێم خۆشحاڵی بە حاڵی ئەو پۆلە مامۆستا گەورە و بەڕێزەی کە وەختێک خۆیان لە خەیریەکەدا بەشدار بوون و فێری عیلم و معریفەت بوون ئەو ئەمانەتەیان دایە دەست خەڵقێکی تر تاوەکو ئەوانیش ئەو مەشقەڵەی کە بەدەست ئەوانەوە بوو ئەو ئاڵایەی کە بەدەست ئەوانەوە بوو بۆ ڕێنیشاندانی خەڵک دایەنە دەست پۆلێکی تر
لە خۆشەویستانمان لە عەزیزانمان تا ڕێگەکەی ئەوان تەواو بکەن و خۆشحاڵیش بە حاڵی ئەوانەی کە ئیجازە وەردەگرن، ئەوانەی کە لە حەجە وافرەکە کە وەکو پێغەمبەرمان صلی الله تعالی علیه وسلم بەشی شێر دەبن و بەشێکی گەورەیان بەرکەوتووە، خۆشحاڵی بە حاڵی ئەوانیش. بەڵام دەبێ بزانن ئەو ئەمانەتێکی قورسە و ئەمانەتێکی گەورەیە و ئەوان بوونەتە وارسی چێ و ئەم وارسیەتەش ئەو کەسەی لە دوای دواوەیە و ئەو کەسەی لە هەڵدێرەکایە و کەوتووە زۆر زیاتر لە هەموو کەسێ نیازی بەوانە. بۆیە دەبێ ئەو بەڕێزانە بە وەرکەی سەرشانی خۆیان بزانن و بۆ ئەوە فێر نەبوون تاوەکو بەسەر خەڵقا خۆیان بە گەورە بزانن و بۆ ئەوەش فێر نەبوون کە خۆیانیان لەبیر بچێتەوە، بەڵکو دەبێ لە بیریان بێ کە وەختێک ئەوان ئەم ئیجازەیان وەرگتووە کلیلی دەرگایەکیان وەرگتووە لێی چوونەتە ناو ئیلا ئیجازە وەرگرتن و خوێندن و پەرەپێدان بە خوێندن و وەرگرتنی معریفەت و عیلم و حیکمەت هەتا ڕۆژی قیامەت بەردەوامەوە ئەبێ تێیدا بەشدار بن. جارێکی تریش و هەزار بادیش لە ئێوەش پیرۆز بێ بۆ خاتری گەورەی خوای گەورە ڕووزەردی بەندەکانی و لای خۆشیتان نەکا کە وەختی ئەم ئیجازەیەتان وەرگتووە، سەربەرزی و خۆشحاڵیش بە حاڵی ئەو مامۆستا گەورانەی کە ئەتوانن پەرە بەم ڕێگایە بدەن و توانیویانە ئیجازە بە ئێوە بدەن. خوای گەورە ئەوانیش و ئێمەش و ئێوەش هەموو لایەک موفەق بکا بۆ خزمەتی دینەکەی و بۆ خزمەتی بەندەکانی. وآخر دعوانا الحمد لله والصلاة والسلام على رسول الله والسلام عليكم ورحمة الله وبركاته. ما الفخر إلا لأهل العلم إنهم على الهدى لمن استهدى أدلاء، وقدر كل امرئ ما كان يحسنه والجاهلون لأهل العلم أعداء. بەڕێزان و خۆشەویستان، ئێستەیش وتەی نوێنەری مامۆستایانی مۆڵەت بەخش پێشکەش دەکرێت لەلایەن بەڕێز دکتۆر سەباح بەرزنجیەوە. با جەنابیان بفەرمون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته. جنابي مامۆستا عەلی باپیر، مامۆستایانی بەڕێز و خۆشەویست، سەروەران و عەزیزان، مامۆستایانی وانەبێژ و موجیز و مامۆستایانی موجاز، هەموو ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست. ئەمە عورفێکی دێرینە لە کوردستانە کە ئاهەنگی ئیجازە و مۆڵەتدان بکرێ، ئەنجام بدرێت بەو شێوەیەی کە شایستەی کاروانی زانایان و بیرمەندان و ساڵحان و خواناسانە. پێدانی مۆڵەتی زانستی نەریتێکە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی سەدری ئیسلام و ئەم نەریتە ئەبێ بەردەوام بێت، چونکە ئومەتی ئیسلام ئومەتی سەنەد و ئیجازەدانە. تەنانەت غەربیەکانیش ئەو شەهادە و بڕوانامانەی کە دەیدەن بەو کەسانەی کە قۆناغێکی خوێندن تەواو دەکەن لە فەرهەنگی ئیسلام وەریان گرتووە. کاتێک ئەوترێ بەکالۆریۆس یا ئەوترێ لیسانس، ئەوانەی کە لە زانکۆ بەریتانیەکانە خوێنن بەکالۆریۆسیان پێدەدرێت، ئەوەی کە لە زانکۆ فەڕەنسیەکانە خوێنی لیسانسیان پێدەدرێت. هەردوو مستەلەحەکە وەرگێڕا و وەرگیراوە لە کەلیمەی ئیجازە. کەسێک کە قۆناغێک لە خوێندن ئەبڕێ ئەبێ مۆڵەتێ بگرێ لەلایەن کەسانێکی پسپۆڕ و شارەزا، ئەوانەی کە لەگەڵ یابوون. بۆیە ئەم نەریتە بەڕاستی یەکێکە لە تایبەتمەندیەکانی ئومەتی ئیسلام.
ئەم مەجموعە مامۆستایش کە ئەمڕۆ ئیجازە وەردەگرن لەسەر هەمان نەریت بە هەمان ئوسلوب و ڕەوش ماوەیەک لە زێڕینترین ماوەکانی سەردەمی ژیانی خۆیانیان تەرخان کردو بۆ فێربوونی زانست. زانستەکەش زانستێکی هەمەلایەنەیە، چونکە ئەوەی کە ئێستا لە جیهانا شانازی پێوەکرێ نەزەریەی تەکاملی مەعریفیە، یعنی هەموو زانستەکان پێکەوە یەکتری تەواو دەکەن و پێکەوە توانن هەوڵ بدەن بۆ گەیشتن بە ڕاستیەکان. ئەم مەنهەجە لە علومی ئیسلامیا بە تەواوی دەرکەوتووە و هۆیدایە. ئەم مەنهەجە جەنابی مامۆستا باسی قورئانی کرد کە ئەبێ مامۆستای ئاینی وابەستەی قورئان و کتێبی خوا بێ، بەڵام ئەگەر شارەزا نەبی لە زانستەکان لەو زانستانەی کە تەنها بۆ تێگەیشتن لە ئاەتێکی قورئان لە ڕووی زمانەوانیەوە پێویست بە 12 عیلم هەیە. ئەمە تەنها زانستە ئامرازیەکان کە پێوترێ علومی ئالی. اینجا بۆ زانستە مەقاسیدیەکان ئەگەر بڕۆین ئەو زانستانەی کە تەقسیمەکرێ بە علومی عەقلی و علومی نەقلی و هەر هەمووشیان تەنانەت علومی عەقلیش ئەگەر بگەیتەوە ڕێگ و ڕیشەکەی بە تەعالیمی ئەنبیا کۆتایی دێت. یعنی هیچ زانستێکی بەشەری بێنیاز نییە لە وەحی و لە سروشی خودایی، بەڵام جاری وا هەیە ئینسانەکان لێیان تێگەچێت و ئەزانن بە شارەزایی و بە کەسبی تایبەتی خۆیان ئەو زانستانیان بۆ هاتووە. لە حاڵەکە ئەگەر فەلسەفەی یۆنانیش بگری کە سەرچاوەکە و بەهارەکەی ئەگەڕێتەوە بۆ سوقڕات کاتێکە لە دژی لە مقابلی سوفستایەکانەوە وەستا، ڕەئی ڕاجح ئەوەیە کە سوقڕاتیش یەکێ بووە لە قوتابیان و فێرخوازانی یەکێک لە ئەنبیای خوا، چونکە هیچ کام لە ئومەتەکان و لە میلەتانی سەرزەوی نەبووە کە خوای پەروەردگار پێغەمبەرێکی بۆ نەناردبێ. جا هەموو زانستەکان پێکەوە تەفسیری یەکتریەکەن و تەفسیری حەقیقەتی وجود دەکەن، حەقیقەتی بوونی خوای پەروەردگار کە سەرچاوەی هەموو خێر و هەموو فەیض و هەموو خۆشیەکە. ئەم مامۆستا بەڕێزانش کە ئەمڕۆ ئیجازە وەردەگرن، ئەمڕۆ سەرەتای کاریان وەکو یەکێک کە لە زانکۆ تەواوەکە و شەهادەکە وەرەگرێ، یعنی مۆڵەتی ئەوەی پێدەدرێ بەو سەرمایە معریفی کە دەستی کەوتووە بچێتە ناو کایە معریفیەکان، توانا و شایستەی خۆی دەرخە. ئەگەر لەگەڵ ڕۆژگار نەچێتە پێش و مدارەسە نەکا، لێکۆڵینەوە نەکا، توێژینەوە نەکا، ئاخرین دەستاوەرد و بەدەستهاتووی زانست ڕۆژانە نەخوێنێتەوە، لە کاروانەکە جێمێن. بەڵام کاتی ئەو مۆڵەتە وەرەگرێ ئەبێ بە مامۆستا بۆ ئەوانەی خوار خۆی و ئەبێ بۆ بە خوێندکار بۆ ئەوانەی کە لە سەروی خۆیەوە. ئەم مامۆستایانە تەمەنی خۆیان، تەمەنی گەنجی خۆیان سەرفی ئەوە کردووە کە لە زانستەکانی شەریعەت شارەزا بن، بەڵام شەریعەت سەرەتای هەیە و کۆتایی نییە. شەریعەت وەکو لایەنە معریفی و معناییەکەی دەریایەکی بێسنوور، ئۆقیانوسێکی بێسنوورە، بەڵام وەکو لایەنی لەفز و دەقەکان لە ڕاستیە سنووردارە. پێویستی بە فکر و بە تێگەیشتن و بە زاناییەکی تەواو هەیە لەگەڵ پێکەوە ژیانێکی تەواو لەگەڵ زانایان و لەگەڵ شارەزایان بۆ ئەوەی بتوانێ لە هەناوی دەقەکانەوە جوانترین مرواری و گەوهەر بۆ کۆمەلگاکەی خۆی بەدەست بێنێت. بە ناوی مامۆستایانی موجیز کە لێرە تەشریفیان هەیە، جەنابی مامۆستا مەلا مەحموودی ئازادی کە بەقیەی سەلەفی ساڵحی ئێمەیە و زانایەکی شارەزایە لە علومی شەرعی، هەروەها جەنابی مامۆستا مەلا ئەبوبەکری سدیقی کە ئەویش بە هەمان شێوە لەسەر هەمان نەهجی عولەمای پێشوو، جەنابی مامۆستا مەلا غەریب، بە ناوی هەموو ئەوانەوە کە مەجموعەیە مامۆستای شایستەن تەمەنی خۆیانیان تەرخان کردووە بۆ فەقێ و شاگردەکانی خۆیان. من بە پێویستم زانی ئەم ڕوونکردنەوەی پێشکەشی جەنابتان بکەم بەو هیوایی ئەم کاروانە بەردەوام بێ، چونکە ئەم کاروانە زامنی مانەوەی شوناس و ئینتیمای ئەم میلەتەیە، زامنی ئەوەیە کە ئینسان بزانێ لە کوێوە هاتۆ بۆ کوێچێ، لە کوێوە سەرچاوەی گرتووە و دواهەواری خۆی لە ژیان و لە بوون و لە گەردوونا لەکوێ. ئەم نەریتە ئینشاءڵڵا بەردەوامە بێ
و داواکاریم وایە لەو مامۆستانی کە ئیجازە وەرەگرن ئەو ئەمانەتە بە جوانترین شێوە بگەێنە شوێنی خۆی و هەرگیز پشوو نەدەن و ماندوو نەبن لە گەیاندنی زانست و زانیاری لە فێربوون و خوێندنی زیاتر، چونکە علم بەحر عەمیق ما له ساحل، دەریایەکی قوڵەکە کەنار و قەراخی نییە. ئەم زانستە بەرەکەتی تێئەکەوێ بەوەی کە ئینسان دڵسۆز بێ لەگەڵیە، بەرەکەتی تێئەکەوێ بەوەی تەدریس بکە، بەوەی بخوێنێتەوە، بەوەی تەحقیق بکە، بەوەی بەبێ مطالعەکردن ڕەئی دەرنەبڕێ، بەبێ گەڕانەوە بۆ شارەزایانی پێشخۆی، شارەزایانی معاسری خۆی هیچ فتوایەک نەدا و ئەو طبقە بەندێش کە کراوە بەڕاستی بۆ خزمەتی مامۆستاکان خۆیانە. ئەو طبقە بەندەی کە لە زانکۆکانە هەیە و پێم وایە لەم ئاهەنگەشە ئاماژەی پێکرا ئەوەیە کە مامۆستایەکی ئاینی سەرەتا بێ ئیمامەت بکە، ماوەیەک تەجربە وەرگرێ اینجا خەتابەتیش بکە، دوای خەتابەتیش هەوڵ بدا بەرەو تەدریس، دوای تەدریسیش مەقاماتی زۆر هەیە کە ئینسان بە تێکۆشانی زیاتر بە هەوڵ و جوهدی زیاتر دەتوانێت پێی بگا ئینشاءالله. پیرۆزبایی لە هەموو لایەکەکەم بە خێراتنی ئەوەی بەڕێزی شەکەم دەستخۆشی لە مامۆستایانی موجیز و مامۆستا مجازەکانی شەکەم، هەروەها ئەو مامۆستاوانە بێژانەی تریش کە لە ڕووی تەواضوعەوە ناویان نەهاتۆتە ناو موجیزەکانەوە، سوپاسی بێپایانی ئەوانی ژەکەم. لە خوای گەورە داواکارم ئەم کاروانە بەردەوام بێ، ئەم حرەکەتە بە هەمان شێوە بەهرەوەر بێ و ببێتە مایەی بەرەکەت و خێر و حرەکەت بۆ خەڵکی کوردستان و بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست. و آخر دعوانا الحمد لله رب العالمين. خوای گەورە پاداشتی بەڕێز کاک دکتۆر سەباح بەرزنجی باتەوە. ئامادەبوانی بەڕێز ئێستش پەخشانێکتان پێشکەشەکرێ لەلایەن بەڕێز مامۆستا عەتاوە، با جەنابیان بفەرموون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله، والصلاة والسلام على سيدنا ومقتدانا محمد رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. مامۆستایانی ئاینی بەڕێز و قەدرگران، میوانە ئازیز و خۆشەویستەکان، ئەوانەی بەشدارن لەم ماڵەی خوادا و لەم مەجلیسە پڕ لە بەرەکەتەدا، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشحاڵم بەوەی کە لە مەجلیسێکی مبارەکی ئاوادا چەند دەقیقەیەک لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستە وەک شاگردێک بە پێوە ڕابوەستم. ومێ دەکەم کە ئینشاءالله خوای گەورە بە شاگردی ئەهلی علم و ئەوانەی کەوا خزمەت بە علم و زانستی شەرعی ئەکەن خوای گەورە ئێمەش قبوڵ بکات ئینشاءالله. هەڵبەتە ئەوەی کە عەرزتانی ئەکەم ئەگەر کەم و کورتی بوو خەتای منە و ئەگەر چاکیش بوو ئەوە فەزلی خوا و نیعمەتی خوایە ئینشاءالله. ئێمە هەمومان قەرزاری مزگەوت و حجرەین و لەگەڵ ئەوەیشە مێژوو شۆڕشەکانی کورد قەرزاری مامۆستایانی ئاینی و مێزەر بەسەرن. بۆیە هەردوو بەشەکە لێک ئەدەمەوە، هەم مامۆستای ئاینی مێزەر بەسەر و هەم حجرە و پەروەردەکراوانی حجرەی مزگەوت. ئەی مامۆستای مێزەر بەسەر، داری پڕبەر سایە و سێبەر، سڵاوی خوات بڕژێ لەسەر. هەوارگەی ئەویندارانی، سەرپێری ڕشتەدارانی، ڕمی سینەی نەیارانی، بۆنی خۆشی وەک نێرگسی ناسک وەرزی بەهارانی، تۆ سوودبەخشی بۆ گژ مرۆڤ بە وێنەی نەرمەبارانی، غەرقی لە ڕەحمەتی خوادا ئەفسوس ئەگەر پێی نەزانی، کە لە دوای خوا و فریشتەکان تۆش لە شاهیدی دەرانی. ڕێبواری ڕێی موحەممەد و سەرجەمی پێغەمبەرانی، بەندەی خوددا وەک مەڕیڕان لە تاو هەڵپەی گورگی پەستە، مەردی خوا بەڕامە وەستە دەزوو هەستە، دەرمانێکمان بۆ بنوێنە دەرمانی ڕۆح نەکو جەستە. ئەم ئومەتە لاشەیەکە بۆ ئەم لاشەیە تۆ سەری،
ئەم شەریعەتە خەرمانە دەدوو شارا بنێ سەری مزگەوت بە وێنەی دوکانە ئەم دوکانەی شتۆی لەسەری بۆ فرۆشی کاڵاکانت بۆ ناگەڕێی بۆ مشتری لەم گێژاوی دنیایەدا مامۆستا تۆ ڕزگارکەری کەشتیت پڕکە لەسەر نشین تۆ کەشتیوان تاجی سەری دەریای قیامەت لە ڕێدایە لەو دەریادا پوش نییە دەستی بۆ بەری هەرکەس ئەو ڕۆژە گیر بخوا بە دوو دەستە قوڕ بەسەری لە شەتاوی ئەم قورئانە یەک شاجۆگەت هەڵگرتووە موسەنیفی چۆڕی و ئیبن و ئادەم و مزوری بە تۆیان سپاردووە دەیمەوەستە شێخی مەولانا و شێخی نۆدێ و قزڵجی و پێنجوێنی و نامی جێیان بۆ تۆ چۆڵ کردووە تۆ میراتگری لە گروپی بانگەوازدا ئەندامی یا لایەنگری گیانفیدای یاخود لاگری وای لەم کەشە بەهاریە بۆ جوتیارێ دەناڵێنێ خۆری گەرم و خاکی تەڕ و هەوریش باران دەبارێنێ وەک کەروێشکی تەمەڵ مەبە ئەناکی سەڵ ئەیباتەوە کەی لە مەلحەمەی خەیبەردا زانا پشتێن دەکاتەوە شوان گەڕانی لە بەردابێ بە بێخەم پاڵ ناداتەوە ئەلبەتە مامۆستایانی ئاینیش پەروەردەی حوجرەی مزگەوتن و عرستانەکەم حوجرەی فەقێ بەرزە یادت زانکۆی فێربوونی علوم زانکۆی منطق و ئوسوڵ و فەلسەفە و فقه و نجوم زانکۆی قورئان و حەدیث و سەرف و نەحو هەم کەلام علمی حساب و بەلاغە و بەیان و دوازدەی تەمام جێگای خوێندنی هەزاران زانای بەرزی کورد جێگای نووسینی تەصنیفات و ئاساری قەومی کورد حجرە ڕابردووی بە نرخت ئیفتیخارە بۆ گەلت جێگای تەسکیە و تەعلیمی عالیمانی سەردەمت ئەدەبیاتی نیشتیمان و ئەدەبی عورب و عەجەم لەناو مزگەوت و حجرەتە هاتنە سەرزار و قەڵەم ئەدەبیاتی نیشتیمان و ئەدەبی عورب و عەجەم لەناو مزگەوت و حجرەدا هاتنە سەرزار و قەڵەم سەنگەری عیلم و دیانەت دەرکی چاوی ئەهریمەن افتخاری ئاو خاک و عزەتی خەڵکی وەتەن حجرەی فەقێ بەرزە ناو مصەنیفاتی وەلید جامی و ئیبن و حەجەر و چۆڕی و مەلا عەلید حجرەی فەقێ مەدیونی تۆن شێخی تەختە و مەولەوی تەهزیب و علمی کەلام و شعر و بەیتی مەسنەوی حجرە ثەمەرت چەندە خضرە سەید و مەلای ڕوار مەلا ئەحمەدی نۆدچی و مەلای شەریعەت مەدار حجرە شانازی شێخ مەحموود هێزی قەلبی ئەولیا زانکۆی شۆڕشی شێخ سەعید شێخی پیران و قازی محەممەدی پێشەوە جامەدانە و ڕسم و یاسات تا ئەبەت ناچێ لە یاد دین و ژینی ئەو عالەمە حجرە و مزگەوت ئەیکا ئاباد والسلام عليكم ورحمة الله وبركاته. خی گەورە پاداشتی بەڕێز مامۆستا عەتاباتەوە ئامادەبوانی بەڕێز دیارە بڕگەیەکی تری ئاهەنگەکەمان پێدانی خەڵاتی ڕێزلێنانە بەو مامۆستا بەڕێزانەی کە ئیجازا بەخشن و ئەو مامۆستایانەی کە وانەیان وتووە و هیلاک بوون لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانەیە ئێستا داوا لە جەنابی مامۆستا عەلی باپیرەکەین تەشریف بێنێت ئێرە بۆ پێدانی ڕێزلێنان بە بەشێک لەو مامۆستا بەڕێزانە. والله هل ليلة ما مسجنا هل ليلة بنا ما مساكن بخدمة فرز ما مسا محمود يا زادي ملا بريز ما مسا غريب سنجاوي هرول موسى ما نستقبل غريب فرض بريز ما مستعى أبو بكر صديقي
بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی تەشریف بێنێت. مامۆستای بەڕێز کاک دکتۆر سەباح بەرزنجی تەشریف بفەرمێت. سپاس بۆ جەنابەت مامۆستای بەڕێز. ئێستاش بەڕێز کاک محەممەد حەکیم بفەرمێت بۆ پێدانی خەڵات بە بەشێک لەو مامۆستا بەڕێزانی تر. بەڕێز دکتۆر خالید محەممەد ساڵح، کاک دکتۆر محمود لەبری، کاک دکتۆر عەزیز کێشی، مامۆستا ئەیوب عەلی، مامۆستا مەلا ئەیوب، مامۆستا سەربەز جەباری، مامۆستا سەربەز جەباری ئەگەر جەنابیان لێرە بن. مامۆستا ئازادی دوکان، مامۆستا مەلا ئازادی دوکان، سێری کامێرە، هەروەها مامۆستا شاخەوان سیا مەنسووری. زۆر سپاس کاک محەممەد، دەستان خۆش بێت. بەڕێزان، چەند بروسکەیەکی تری پیرۆزباییمان بەدەست گەیشتووە. بنەماڵەی کاک ئەشرەف قارەمانی لەبری هەموو بنەماڵە، مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی ئیسلامی کوردستان، کەناڵی ئاسمانی بانگەواز، دکتۆر هەورامان گەچێنەی ئەندامی پەرلەمانی کوردستان، مامۆستا عوسمان کانی کوردەیی ئەندامی پەرلەمانی کوردستان، لقی زانایانی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی کوردستان. خۆشەویستان، ئێستەیش کاتی خوێندنەوەی مۆڵەتنامەیە، مۆڵەتنامەی مامۆستایان بۆ ئەو برابەڕێزانەی کە مۆڵەتی زانستی وەرەگرن لەلایەن مامۆستا مەلا غەریب سەنگاویەوە دەخوێنرێتەوە. با جەنابیان بفەرموون. بسم الله الرحمن الرحيم. يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على معلم البشرية ومربي الأمة محمد وعلى آله وأصحابه الذين اهتدوا بهديه وساروا على سيرته ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. أما بعد،
فإن مجموعة من طلاب العلم المذكورة أسماؤهم في القائمة قد كانوا من لازموا مجالس الدروس وقرأوا علينا كتبا في المعقول والمنقول من الفروع والأصول إلى أن بلغوا مبلغ الوعظ والإرشاد والتدريس والإسناد، فاستجازونا لإفادة الطالبين وتدريس الراغبين والوعظ والإرشاد والبلاغ المبين للناس أجمعين والدعوة إلى الله رب العالمين، فأجزناهم للإمامة والخطابة والوعظ والإرشاد والتدريس ثقة منا بهم وأداء للأمانة وعملا لما دأب عليه سلفنا الصالح رحمهم الله تعالى، كما أجازنا بذلك أساتذتنا الكرام ومشايخنا الأعلام كل من الأئمة والمشايخ الكرام والعلماء الصلحاء. أولاً العالم الرباني الأستاذ الملا حسين حسن يوسف الدشتيوي الذي أجاز الشيخ محمود الآزادي بذلك. ثانياً العالم الفاضل العلامة الملا الشيخ محمد البرزنجي وشيخ الإسلام السيد محمد سجادي الكردستاني، والشيخ العلامة والفاضل النحلي السيد عطاء الله سبزواري الجوري رحمهم الله تعالى، الذين أجازوا بذلك الشيخ الدكتور صباح محمد البرزنجي. ثالثاً العالم العلامة الفاضل الملا حسين حسن يوسف الدشتيوي والعلامة العالم الرباني الشيخ عثمان بن ملا عبد العزيز محمد البريسي، والعلامة الفاضل الشيخ عبد اللطيف عبد الله عبد العزيز الواجي رحمهم الله تعالى جميعا، الذين أجازوا بذلك الشيخ الدكتور أبو بكر الملا رسول محمد الصديقي. رابعا العالم الكامل الفاضل الأستاذ الملا عبد الرحمن عبد الكريم الداربرولي رحمه الله تعالى، الذي أجاز بذلك الشيخ غريب محمد أمين العزيز رحمه الله جميعا وأكرم مثواهم. وهؤلاء العلماء المجيزون كلهم قد أخذوا الإجازة من مشايخهم وأساتذتهم بأسانيدهم العالية المتصلة كل منهم بشيوخهم السابقين، فإننا نوصيهم جميعا بلزوم التقوى واجتناب الهوى والتثبت في الفتوى والرعاية الأصلح والأرجح والأقوى بمداومة التحقيق والتأصيل والترجيح والتوفيق والابتعاد عن القيل والقال والأقوال المرجوحة، وكذلك مراجعة أهل العلم والصلاح فيما يعرض عليهم من المسائل، والله الموفق وهو نعم المولى ونعم النصير، ونحن الفقراء إلى الله الغني. المجيزون الأستاذ الشيخ محمود حمد صالح المشهور بملا محمود الآزادي، والأستاذ الشيخ الدكتور صباح محمد البرزنجي، والأستاذ الشيخ ملا غريب محمد أمين عزيز، والأستاذ الشيخ الدكتور أبو بكر الملا رسول محمد الصديقي. والسلام عليكم ورحمة الله وبركاته. جزای بەڕێز مامۆستا غەریب سەنگاوی باتەوە. بەڕێزان و خۆشەویستان، ئێستش مامۆستا سەڵاح سرودێکتان پێشکەشەکات، با بفەرمێت. السلام عليكم ورحمة الله.
ئەی ناوسەوای مناڵیت تاکای ئەبێ لەسەر بێ تاکای درەختی ژینت لە چاکە بێ سەمار بێ بۆ شاری کۆچی دوایی ئەتۆ کەڕێت لەبار بێ هێزت کە زۆری چوو بێ باقی لەسەر سەفار بێ نامات ئەبێ ئەوان بۆ بێ خێر و پڕ لە شار بێ نامات ئەبێ ئەوان بۆ بێ خێر و پڕ لە شار بێ بۆ جەمعی زادی چاکە باشکرا و نیهانی لە مەزرعەی عیبادەت چەند کەس بەڕەنجی شانی کاروانی بێوچانی بۆ ڕێژی دوای هانی ئەوەش بەدەست بەتاڵی وەک تۆ بەناتەوانی ڕێگر نەبار ئەبێ هار داما و قۆڕ بەسەر بێ ڕێگر نەبار ئەبێ هار داما و قۆڕ بەسەر بێ بەرگی درەختی ژینم ئەو نەماوە پێوە بەریدی بای خەزانی نامم وا بەڕێوە ئاخر بەتەمەڵی چۆن ئەی نافسی بەد لە جێوە ممکن ئەبێ بڕینی ممکن ئەبێ بڕینی ئەو شی و دەشت و کێوە ڕێیەک کە چەند هەزار ساڵ بەتوڵ و پڕخەتەر بێ ممکن ئەبێ بڕینی ئەو شی و دەشت و کێوە ڕێیەک زەخیرە خوازە من بەم خەتاوە چی بکەم بەباری بەد ڕەوشتی و کۆڵێ ڕیاوە چی بکەم بەڕووی زەبوون و زارد و نامای سیاوە چی بکەم بۆ کاسپی تۆشە تازە عمرم نەماوە چی بکەم چی بکەم بەڕوت و قوتی کە تاکە کاتی چوونە دار بێ کە کاتی چوونە دار بێ خوایە بەجاهی زاتیەک کە شاهی ئەنبیایە کە نووری هەردوو چاوی گرۆهی ئەولیایە شەهێکە خۆشەویستی جەنابی کیبریایە ڕجای کە بۆ نەجاتی
إنسان وجن هوايا رجايك بو نجاتي إنسان وجن هوايا روجيا كروج أوان دي ميلي لسار بشار بي روجيا كروج أوان دي ميلي لسار بشر بي. والسلام عليكم. زۆر سپاس بۆ برای بەڕێز مامۆستا سەلاح باوەنووری دەمی خۆش بێ ئینشاڵڵا. بەڕێزان تەنها بڕگەیەکمان ماوە لەبەرەوەی کاتی نوێژ نزیکەوە بۆ چەند خولەکێکی ماوە بۆ بانگی عەسر لەبەرەوە پێمان باشە ئەو بڕگەیە کە بەخشینی ئیجازەنامە و بەخشینی مێزەر و لەبەرکردنی جوبەیە بمێنێتەوە دوای نوێژی عەسر بۆیە ئەم چەند خولەکە ئەگەر کەسێک پێویستی بۆیە دەست نوێژ تازە بکاتەوە ڕاستەوخۆ دوای نوێژی عەسر ئینشاءڵڵا ئەو بڕگەیش تەواوکەین داوا لە هەموو لایەکەکەین کە لەگەڵمانە بمێنن بە تایبەت هەندێک لە مامۆستا بەتەمەنەکان کە لێرە ئەو جبە و مێزەراکەنە بەر ئەو مامۆستایانەی تر خوای پەروەردگار ئەرج و پاداشی هەموو لایەک باتەوە ئینشاءڵڵا. ئەم چەند دەقیقەیە ئینشاءڵڵا لەگەڵمانە بمێنن نوێژەکەین و ڕاستەوخۆ دوای نوێژ دەست پێکەینەوە. ئەم خۆش و تاموچێژیە نابینی لە لایوان ئەو کاتی ئێمە تاموچێژی تایبەتیمان دەکرد ڕەحلەکانمان دار جار بەجار سۆبایەک چوارچەک دەرهاتن ڕۆیان لێگرتمی زۆر ئەزیەتیان دڵی خۆم ساف کردیتەوە بەرامبەر هەموو کەسێک. ئەمە لە دراسات وەرنەدەگیرین بەڵام ئەوان وەردەگیران لە نەخۆشخانە بووین لەناو شاری هەولێر شەڕە ئارپیچی و لەو بینایە و لەو بینایە شەڕ بوو.